بە ئامادەبوونی هاوڵاتیان و ژمارەیەک لە کەسوکاری ئەنفالکراوان مەراسیمی 37مین ساڵیادی ڕاگواستنی گوندەکانی بناری خاڵخاڵان و شوان و قەڵاسێوکە بەڕێوەچوو. سەرپەرشتیاری ساڵیادەکەش دەڵێت ئامانجمان ئەوەیە بەنەوەکانی داهاتوو بڵێن چ مەرگە ساتێک تووشی میلەتەکەمان بووە. ئێنەوە دانیشتوانی ئەو گوندەکانی بناری خاڵخاڵان و شوانە شێوزێنی و قەڵاسێوکە تیمێک دروستەکەین لەناو خۆمانە بۆ یادکردنەوەی یادی تاوانی ئەنفالی سنوورەکەمان کە مەبەستی سەرەکیشوان لەمەیە بۆ زوێشتنەوەی ئەو تاوانە گەورەیە لە زیینەوەکانی ئێستا و داهاتوو. هەڵمانداوە زیاتر بەرەو ئەکادمی بەرنیار دەکا چکە ئەمڕۆ زمانی تێشین و دیبلۆماسی و زمانی پەیوەندیە شتەقەیدەکان کۆتایی پێێنی هەچەنە بە حکمی سنوورەکەەوە کوردستانش ئەبێ قۆنا بە خۆناغە بە کۆتایی بیبێن ناتوانێت ڕاستەخۆ بچین سەبابە دەکەن بەڵام دەستمان پێ کردووە ئەم ساڵ ڕۆژنامەمان کردو بە گۆڤارێکی زانستی باشمان دەرکردو بە 3 زمان کوردی عەرەبی ئینگلیزی. کەسوکاری ئەنفالکراوان ڕەشیان پۆشیوە و زامیان نوێبەتەوە. سەرەڕای داواکاری گەڕانەوەی ڕووفاتی قوربانیەکانیان نیگەرانن لە دەسەڵاتداران و بەرپرسانی حکومی کە نەیانتوانیوە تەنانەت مۆنومێنتێکی شایستە بۆ بەڕێوەچوونی یادەکان دروست بکەن. لە کەسوکاری ئەنفالە ئەوەی کێزان و لە بەزر فۆم بێ 8 کەسم ئەنفالە هین خوارزا و بکوشک و خارۆزا و سارەکان و خزمەکانم بە قورئان 50 کەسم ئەنفالە. ئەوەمانەوێ هەکەر ئەو ڕۆفات و ئەو جەنازانەمان بۆ بێنەوە مەملەکەتەکەی خۆمان و گوێزەوە چەمچەماڵ دار بیدین بە چاو خۆمان دایپۆشین و بینەوە چەمچەماڵ. بەڵێ هاوسەرەکەم ماڵ و منداڵی و دایکی و 2 خوشک عازەبی ئەنفال بوو این شێخ حوزێنی وەکو موچەمان بۆ دابین کرا بم حاڵا درێ پێمان و پیاوەکەشم نەخۆشە توش نەخۆشی وانە بووە داواکاریمانەوەی لە حکومەتەها باجێ تایبەتمان بۆ بکەن لە دام و دەستگاکان لە شوێنە تایبەتەکان ئەیبێن بۆ شوێنیان بۆ دایرەی شتێ زۆر ڕایەگرن هەر وایە هیچی بۆ نەکراوە سەدە وایە هەموو شتێ بۆ ئێرە بکرایە بۆە هەرنا قاعەیە شتێ بۆ خەڵکە بکرایە لە ناوی وایە چۆن هیچی بۆ نەکراوە ئەرێ داوامانە شتانیان بۆ بکەن. بەشداربوانی مەراسیمی ساڵیادی ڕاگواستنی گوندەکانی بناری خاڵخاڵان و شوان و قەڵاسێوکە کە زۆرینەیان کەسوکاری ئەنفالن و بە ڕێگەیەکی 10 کیلۆمەتری گڵدا و لە نێو تەپ و تۆزدا دەگەنە مۆنومێنتی بابەڕوشەی گوندی جەلەمۆرد کە خاوەنی 480 ئەنفالن چەندین ساڵە حکومەت بەڵێنی پێدان و تا ئێستا وەکو خزمەتگوزارێکی سەرەتایی نەیتوانیوە ڕێگەکەیان بۆ قیر بکات. من کوڕی ئەنفالکراوم خەڵکی سنووری شوانم ئەم سنوورام لادێ ئاخر بووندا لە سنووری شوان زۆرترین ڕێژەی ئەنفالیان هەیە لەم سنوورەدا لە چاوەی کەوا و قوربانی دانی کە دراوە نەخێری هیچ کاتەی نەبووە چونکە دەبواە هەموو ئەم گوندانەی هەموو کوردستان نەک بڵین ئینی بکەیتەوە لێرانەیە بچووکیکەیتەوە هەموو کوردستان پێویستی بەوەیە قیری هەبێ پێویستە بەوەیە کارەبای هەبێ پێویستە هەموو پرۆژە خزمەتگوزاریەکانی هەبێ. لە کۆتایی قۆناغی 4 شاڵاوی ئەنفال نزیکەی 2000 هاوڵاتی لە ژن و پیا و گەنج و پیری گوندەکانی سەرزەی بچووک و بناری خاڵخاڵان و شوان بەرەو بیابانەکانی خواری و عێراق ڕاگواستران و جارێکی دیکە نەگەڕان و نیشتیمانی خۆیان و ئێستاش کەسوکاریان چاویان لە گەڕانەوەیانە گەرچی ڕووفاتەکانیشیان بێت. ڕێبین محەممەد کەناڵی پەیام گوندی جەلەمۆرد.